بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. کۆمەڵی ئیسلامی وزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی کۆبوونەوە دوای کۆبوونەوەکان لە ڕاگەنداوێکی هاوبەشدا هەردوو لە داوایان کرد پەرلەمانی کوردستان بەبێ مەرجکارا بکرێتەوە و کۆتاییش بە سیستەمی پاشەکەوت بهێنرێت. هەروەها داوایان کرد هەڵبژاردننی گشتی و ڕیفراندۆم بەیەکەوە ئەنجام بدرێن. بە میوانداری بەڕێز ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە ستۆدیۆی سەرەکی تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. کۆمەڵی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەڵوێستی فەرمی خۆیان لەسەر دۆخی سیاسی و دارایی هەرێم و پرسی ڕیفراندۆم و هەڵبژاردنەکان خستە ڕوو. وەفدێک لە بەشداربووانی کۆبوونەوەکانی پیرمام لە ئەوروپا بە شوێن ڕەزامەندی وڵاتانی بیانیەوە دەگەڕێن بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە کاتێکدا هێشتا هاوڵاتیانی هەرێم نازانن ئەو ڕیفراندۆمەکەی دەوڵەتی سربەخۆیی کوردی بە شوێندا دێت و ئایا ناوچە کوردستانیەکانیش دەگرێتەوە یانا. لە سلێمانیش کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان کۆ دەبنەوە و داوا دەکەن ڕیفراندۆم بۆ دەوڵەتی سربەخۆیی کوردستان بێت بە ناوچە کوردستانیەکانەوە و با پێویستیشی دەزانن ڕیفراندۆم و هەڵبژاردننی گشتی پێکەوە ئەنجام بدرێن یان ڕیفراندۆم دوا بخرێت. سەرنج و تێبینی جدیشیان هەیە لەسەر ڕێکار و میکانیزمەکانی ئامادەکاری بۆ ڕیفراندۆم کە بێگەڕانەوە بۆ پەرلەمان لە کۆبوونەوەیەکی حیزبیدا بڕیاریان لەسەر دراوە. داواکاری ئەو دوولایەنە سیاسیە لە کاتێکدایە کۆمسیۆنی باڵایی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسینای شارێتەوە گەربێت و ڕیفراندۆم لە 25 ئەیلولی ئەم ساڵ ئەنجام بدرێت. ئەوە ناتوانن هەڵبژاردننی گشتی لە وادەی خۆیدا ئەنجام بدەن. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان داوا دەکەن سیستەمی پاشەکەوتی موچە بە تەواوی هەڵبوەشێتەوە و گوزەران و بژێوی هاوڵاتیان باش بکرێت. لە دوای پەخستنی پەرلەمانەوە حکوومەتی هەرێم لە ژێر ناوی سیستەمی پاشەکەوتی موچە لە سایەی سیاسەتی ئابووری سربەخۆ گیرفانی موچەخۆرانی بەتاڵ کردووەتەوە و دۆخێکی نالەباری دارایی بۆ هاوڵاتیان خوڵقاندووە کە قەیرانی کۆمەڵایەتی بە شوێن خۆی داهێناوە و زۆرێک لە هاوڵاتیان بەهۆی گیرفان بەتاڵی و قەیرانی ئاو و کارەبا کە 25 ساڵە تەمەنیان هەیە ئامادەنین تەنانەت پێشوازی لە هەر جۆرە ڕیفراندۆمێک بکەن. لە نوێترین پێشنیاری پارتی کاراکردنەوەی پەرلەمانە بە دەستەی سەرۆکایەتی ئێستا و درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە بۆ ماوەی ساڵێک بەمەرجێک لە بەرامبەردا تەمەنی ویلایەتەکەی بارزانیش لە پۆستی سەرۆکایەتی هەرێم کە 2 ساڵە تەمەنی بەسەرچووە بۆ ماوەی ساڵێک درێژ بکرێتەوە. بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی داوا دەکەن دامەزراوەکانی هەرێم لەسەر و هەمویانەوە پەرلەمانی کوردستان بێ هیچ مەرجێک ئاسایی بکرێتەوە و کارەکانی خۆی بێ هیچ لەمپەرێک ئەنجام بدەن. لە دوای پەخستنی پەرلەمان لەلایەن پارتیەوە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان زیاتر وەک بەرەی پاراستنی سەروەری یاسا دەناسرێنەوە و درزێک لە نێوان ئەو دوولایەنە و پارتیدا دروست بووە. داواکاری ئێستەی ئەو دوولایەنەش لە کۆبوونەوەی هاوبەشیاندا بۆ بەدیهێنانی ئاشتەوایی ناوخۆ و یەکدەنگی نیشتیمانی لەسەر پرسە چارەنووسساز و نیشتیمانیەکان لە ڕێی وتوێژی نێوان هێزە سەرەکیەکانی هەرێمی کوردستانەوە تەنها بەکاراکردنەوەی بێمەرجی پەرلەمان دێتە ئاراوە کە ئەوەش لای بەشێک لە چاودێرانی دۆخەکە مەحاڵە تا ئەو کاتەی قەیرانی سەرۆکایەتی هەرێم لە ئارادا بێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستان وەربەخێر بێن. سوپاسمەدەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێوە ئەمڕۆ وەکو کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوە لە ڕاگەنداوێکی هاوبەشدا باز لەوە دەکرد کە تێبینی جدیدتان لەسەر ئامادەکاری بۆ ڕیفراندۆم هەیە. ئەو تێبینیانە چین کە ئێوە هەتانە لایەنی کەم وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان چ تێبینێکی جدیدتان لەسەر ئەو پرۆسەیە کە ئێستا ئامادەکاری بۆ دەکرێت؟ بەڵێ بەنای خوای گەورە و میرەبان زۆر سوپاس بۆ بەڕێزت حەکیمەوە بەرنامەکەت. دیارە ئەو تێبینانەی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان هەمانە لەسەر پرۆسەی ڕیفراندۆم
نەمان شاردوتەوە هەر لە یەکەم ڕۆژی ئەعلانکردنی ئەم بابەتە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان باسمان لەوە کردووە ئەم هەنگاوە ئەم کارێکی زۆر گەورەیە و کارێکە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاواتی بۆ خوازن و لایەنە سیاسیەکان هەمویان تێکۆشانیان لە پێناایی ئەمانجە گەورەیە کردووە ئەویش سەربەخۆی کوردستانە بەڵام پرۆسەیەکی وا گەورە لە زەمینەیەکی وەکو ئێستای هەرێمی کوردستانە بەبێ ئامادەسازی بەبێ ئاشتەوایی سیاسی بەبێ دیراسەکردنێکی قوڵ بەبێ گفتوگۆ و دانوستان و زەمینە سازی دەرەوە و ناوە و ناوخۆ و دەرەوە واتە وڵاتانی دەرەوە و چواردەوری هەرێمی کوردستان وڵاتانی دنیا وڵاتە نەزل هێزەکان و هەروەها ئاشتەوایی ناوخۆیی ئەمانە نەکرێت هەر هەنگایەک بۆ ئەم پرۆسەیە بنرێت وەکو ئینتیحارێکی سیاسی وایە هەنگاوێکە بەڕاستی میلەتی ئێمە لەسەری قەرزاربارە بێ و میلەتی ئێمە کۆمەڵێک کێشەی توژە بێ کە بەڕاستی ئەم کێشانەی تا ئێستا ڕوبەڕووی بۆتەوە کێشەی قەیرانی دارایی کێشەی ئەوە قەیرانی ئاویش کە یەتە پاڵ کێشەکانی تر کێشەی قەیرانی سیاسی پەخستنی موسساتی ئەم وڵاتە ئەمانە ئەم کێشانە بەڕاستی کە تا ئێستا چارەسەر نەبوون تۆ دەی کێشەیەکی وا بابەتێکی وا کە هیچ زەمینە سازیەک هیچ هەنگاوێکی فعلی عملی بۆ نەدراوە ئەمە تێبینی جددیە ینی اینجا پاشان گفتوگۆی لێوان لایەنە سیاسیەکان لەسەر ئەم بابەتە بەڕاستی لەسەر مێزێکی گفتوگۆ لایەنە سیاسیەکان لایەنە سیاسی فعلیەکانی هەرێمی کوردستانەوەی دەنگی جەماوەری کوردستانیان هێناوە دانیشتێکی فعلی لەسەر ئەم بابەتە بێ پەراوێزخستنی هیچ لایەنێک نەکراوە ئەوەی دانیشتنی حوت حوزێران مانگی ڕابردوو چی بۆ بەداخەوە ئەو دانیشتێکی ینی بە قەنەعەتی ئێمە ئەو پێش ئەو دانیشتنە چەندین دانیشتن تر پێویست بۆ بکرێت کە لەسەر و هەمویانەوە دانیشتەیەک بکرێت بارودۆخی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە دوای ئاساییکردنەوەی بارودۆخ دوایەوەی ئێمە بووینەوە بە خاوەنی پەرلەمانێکی ئاسایی کارا و کارەکانی خۆی ڕایکە و یاسا بۆ جەماوەر و خەڵکی کوردستان دەرکە موسساتی ئەم وڵاتە کارەکانی خۆیان بخەنەوە سەر سکەی خۆیان ئێمە وەکو لایەنە سیاسیەکان ئەبێت دیراسەیەکی فعلی ئەم بارودۆخە بکەین و ئەم زەمینەی ئێستای هەرێمی کوردستان ئایا چەندێک گونجاوە بۆ هەنگاوێکی وا گەورە ئایا هەرێمێکی کوردستان چواردەوری بە کۆمەڵی وڵاتی داگیرکە درراوە ئەتوانێت لە پرۆسەیەکی وا سەرکەوتوو بێ ئایا وەڵامی ئەم وڵاتانە کە ڕۆژ بە ڕۆژ گوێمان لیانە بێ بەداخەوە ینی لەسەر ئەم پرۆسەیە وەڵامی ترسێنەر تۆقێنەر ئەبیستین لە وڵاتانی چواردەورمان لە وڵاتی تورکیا لە وڵاتی ئێران لەو حتا ئەو وڵاتی کە ئێمە سەر ببین وڵاتی عێراق حکوومەتی عێراقی ئەمانە هەڕەشەی جددی نین بۆ ئەم خەڵکو و جەماوەری ئێمە لە کاتێکە ئێمە وەزئی داخلی و ناوخۆی خۆمان جێگیر نییە پڕە لە کێشۆ گرفت ئەمەشی بەزیاکەنیەوە مامۆستا ئەسڵ ئەوەیە کە وەزئی ناوخۆ باش بێ وڵاتانیش دژی بن دۆخەکە باشتر بێت ئەگەر بەرەی ناوخۆی بەهێز بێت بەڵێ ئێمە قسەکەمان ئەمەیە ڕیفراندۆمکردن ئەنجامدانی گشتپرسی و هەنگاونان بۆ سربەخۆی ئامانجێکی گەورەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و لایەنە سیاسی تێکۆشەرەکان و ماندووکانی هەرێمی کوردستانە کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی قەبات و تێکۆشانی ڕابردوومان هەتا ئەم لەحزەیە لە پێناوی ئەم ئامانجە بووە و هەموو کاتی ئەمەمان ڕێگەیاندووە میلەتی کورد مافی خۆیەتی دەوڵەتی خۆی هەبێ بە هەموو سنوورە فراوانەکەی خۆیەوە نەک لە چوارچێوێکی مەحدود و دیاریکراوی وەکو هەرێمی کوردستانیشە بەڵام ئەم کارە ئایا تەنها بانگەشەیەکە تەنها قسەیەکی ئەعلامیە یان ئەبێ ئێمە هەنگاوی جدی بۆ بنین هەنگاوی جدی چۆنە ئێمە قسەمان لەسەرەوەیە ئێستا هەرێمی کوردستان بارودۆخێکی لەباری وای هەیە بۆ بەرەوچوونی ئەم هەنگاوە گەورەیە هەنگاوی یەکەم پێویستە ئێمە لەناو خۆمانەوە دەست پێ بکەین ئاشتەوایەکی سیاسی کۆبنەوەی لایەنە سیاسیەکان و چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکانی جەماوەری کوردستان و خەڵک کە یەکەمینیان بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و فەرمانبەرانە تۆ فەرمانبەرانی وڵاتەکەت کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕێژەی لە ١٧٠ بۆ ٨
ژیان و گوزەرانی پەیوەستە بەو موچەوەی حکومەت پێدا. ئێستا موچەکەی کوڕە بە ڕوبع موچە ئیجباریش و بە زۆریش کابراڵە پێی ناژیم دەڵێ هەر ئەوەیە تووشی هەڵەیەکەی تووشی قەیرانێکی تووشی کێشەیەکەی تۆ جارێ وەرامە چارەسەرکە ئەمە مشکلەی گرفتی هاوڵاتیانی هەمێری حەقیقی هاوڵاتیانە ئێستا نەک ئەو هەنگاوە ئەو هەنگاوە زۆر گەورەترە لەوەی تۆ هەمووی کاڵەکەکەی مشکلەکان لەسەر مشکلە کاڵەکەکەی پاشا هەنگاوێکی گەورەتر بنی کە ئەویشت بۆ نەچێتە ئامان بۆ نەچێتە ئامانجی کۆتایی و هەدەفی کۆتایی پێی نەگەی لێرە بە هەموو لێکدانەوەیەک ئەم کارە کارێکی انتحاریە. تۆ هاوڵاتیانی وڵاتەکەی خۆشت پشتت ناگرن لە قەزەیشی وە معقولە لەسەر پرۆسەیەکە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا بڵێ دەوڵەتی سربەخۆ تێ بە ناوچە دابڕێنەکانیشەوە ئەوانەی لە هەرێمی کوردستان دابڕێناون تا ئێستا و نەمانتوانی وەسە و سیاسەکانی ئەم وڵاتەیەمە نەیانتوانێت تا ئێستا ئەو ناوچانە بخەنەوە سەر هەرێمی کوردستان ئەوەشمان نەکردووە. ئایا ئێستا تۆ بۆ وەزع داوا لە هاوڵاتی هەرێمی کوردستانەکەی فەرم و دەنگ بدە بە وڵاتی سربەخۆی خۆت معقولە ئەم هاوڵاتیە نەگاتەتینی ئێستا بەپێی ئەوە سای و ڕاپرسیانەی کراوە لە 150 هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێشتا بڕیاری نەداوە لەم پرۆسەیە دەنگەدا یا دەنگ نادا کە ئەمە ئاواتێتی ئومنێتی هەموو هاوڵاتیەکی دڵسۆزی ئەم وڵاتەیە بۆ وا ئەڵێ لە بەرەوەی مشکلەی گەورەتر هەیە لە پێشی لە بەرەوەی دیدگای ڕوون نییە ئاسۆ ڕوونیە لە بەرچ زۆر باشە بەس بەڕێزوتت دەبووە ڕاوێژ بەلایەنە سیاسەکان کرابێ ئەوەی حوتی حوزەیران لەو کۆبوونەوەی بڕیار لێدراوە تەنها بڕیاری حیزبێکە یاخود بڕیاری هەموو لایەنە سیاسەکان ئەوەی کە بڕیار داوە 25 مانگ دیاری بکرێ بۆ ڕیفراندۆ ئەو کۆبوونەوەیە ئێمە بەڕاستی ئەو شێوازە لە کۆبوونەوەی و تهدیدکردنی کۆبوونەوە و دیاریکردنی کات لەلایەن لایەنێکی دیاریکراوە بانگێشکردنی ئەو لایەنانە بۆ کۆبوونەوە بە میزاجی ئەو لایەنەی کە کۆبوونەوەکە سازەکە ئەمە شتێکی مەرفوزە ینی بە بۆچوونیەوە کۆبوونەوە کە بە میزاجی لایەنێک بووە دیاریکردنی ڕۆژەکەش بە میزاجی لایەنێک بڵێ وازەحە لایەنێکی سیاسی ئەم هەنگاوەی ناوە ئەم پرۆسەی هێناوەتە پێشەوە کە بنای ڕفراندۆ بەڵێ وتمانەمە ئاواتی هەموو لایەنە سیاسەکانی ترە پێ هەمومان ئومنیەتمان وایە بەرەو ئەم هەنگاو بنین بەڵام تۆ بیت یەکسەر ئەم پرۆسەیە بخەیتە سەر ئەرزی واقع ڕۆژێکی بۆ دیاریکە بڵێ ئەو ڕفراندۆمە ئەنجامەدەم وە لایەنە سیاسەکانیش کۆکەیتەوە دەنگیان پێ بدەیت دەنگیان پێدراوە دیارە هیچ تهدیدی ئەم کاتە لەسەر چه ئەساسێک کراوە ئێمە کۆمەڵە پرۆسی هەڵبژاردننی گەورەمان لە پێشە ئایا ئێستا هەرێمی کوردستان سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان و سیستەمی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان تووشی فریجی بووە سەرەکیترین هەنگاو لە ئێستا واقعی هەرێمی کوردستانەوە ئێمە پرۆسی هەڵبژاردن ئەنجام دەین هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بەو یاسایە کە داوای تعدیل ماکرۆ تا یاسا تعدیل ناکراوە هەر بە یاسا کۆنەکەی کە پێویستە سەرۆکیی هەرێم هەڵبژێرێتەوە چونکە ماوەی 2 ساڵە وادەی بەسەر چووە پاشان ئەم پرۆسەیە کە پرۆسی هەڵبژاردنەکانە و جارێکی تر ڕۆحەکاتەوە بەبەری سیستمی سیاسی هەرێمی کوردستان ئەمە پرۆسەیەکی حیاتیە بۆ ئەم هەرێمی ئێستا یا ئەو پرۆسەیە و هەنگاوە ئەو هەنگاوە وەکو باسم کرد زەمینە سازی نییە ئەو هەنگاوە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵیان پێی خۆش باش زۆر باش ئێوە ئەمڕۆ لە ڕاگەیەنراوە بەخشەی خۆتان و گۆڕانیش باس لەوەکەن کە دەبێت ریفراندۆم بۆ سربەخۆیی بێ و بە ناو چدا برێنراوەکان ینی گومانتان لەوە یەکەم پرۆسی کە دەست دراوەتێ بۆ سربەخۆی نەبێ بۆ پەردەپۆشکردنی کێشناوخۆیەکانی یاخود جیا بێت لەو پرۆسەی کە دەبان بەت برە سربەخۆی ئامان جێمە لەو قسە ئەوەیە ئەوەی بیستومانە ئەوەی کە ئەوترێ لە ڕاگەیاندەکانەوە ئەوەی ئەوترێ لە ئەندامانی ئەو ئەنجومەنەی کە دروست کراوە بە ناوی ئەنجومەنی باڵای ڕفراندۆمەوە لەو ئەندامانەوەی بیسین ئەم پرۆسی ڕفراندۆمە شەرت نییە سەربەخۆی بەدوا بێت کەواتە تۆ کێشەیەگە خوڵقێنیت مشکلەیەگە دروست دەکەی هەموو وڵاتانی چواردەور لە خۆت هەڵەسێنی بەبێ ئەوەی بەرەو هەنگاوێکی فعلیش بڕۆی ئەجا ئەمە بۆ بکەین ئێمە ئەڵێین ئەو ڕۆژەی بڕیارماندا ڕفراندۆممان ئەنجامدا ڕۆژی دواتر ئەعلانی سەربەخۆی ئەم وڵاتی خۆمانەکەی ئەمە باوەڕی ئەمەیە وەناش بێ ئەفو وەناش بێ ئەو ناوچانەی چەند ساڵێ مەخەباتی بۆکەین و پێشمەرگی خوێنی تا ڕشتووە ماوەیەکی زۆرە ئێمە داوامان لە حکوومەتی مەرکەزی کردووە لە یاسای 59 پاشان بۆ مادەی 140 دەستور بە هەموو قۆناغەکانە تا ئێستا و ناوچانە هیچ تەغییرێکی سیاسی بەسەرا ناتووە ئەبێ ئەم ناوچانە ئەم پرۆسی ڕفراندۆم بیانگرێتەوە و ئەبێ قەناعەت بە حکوومەتی عێراقیش بکەین بۆ ئەم پرۆسەیە
ئەمە ئیشی فعلیە. تۆ ئێستا پرۆسی ڕفراندۆم چۆن لە کردو کە ئەنجامە دەی حکوومەتی عێراقی ڕزامەند نەبێت لەسەر پرۆسەیە هەرەوەی بڵێ ئەیکەم چۆنێکی گەورەترین کێشت بۆ دروستە بێ لە ئەو ناوچانەی تریشکە کە بەدەست حکوومەتی ناوەندیەوەیە بۆیە ئەمە قسەی ئێمەیە ئەبێ ریفراندۆمێک بکەین بە سەر بەخۆی بە دوایە بێت و ئەو ناوچانەش مسۆگەر بین بێتەوە سەر هەرێمی کوردستان. بەس گومانتان هەیە بۆ مانەوە لە دەسەڵات و بۆ پەردەپۆشکردنی کێش ناوخۆیەکان بێم ریفراندۆمە یاخۆک و بانگشەی هەڵبژاردنیش بەکاربهێنرێت؟ ئێمە بۆیە ینی ئەم هەنگاوە لێکدانەوەی جاجا هەڵەگرێ تۆ گرفتی بۆ نمونە گرفتت هەیە گرفتی دەرەجە ئەلفت هەیە دەرەجە بات هەیە دەرەجە جیمت هەیە ینی ئەولەویەت کامیانە بێت چارەسەرکەی گرفتەکان گرفتی دەرەجە ئەلفە بێت چارەسەرکەی پاشە میتە سەر با پاشە میتە سەر جیم واتە بەسە سەسول ئێستا تۆ یەکسەر هەنگاوانەی بۆ دەرەجە جیم باز بەسەر گرفتی یەکەم و دووەمانەی ئەمە شتێکی واقعی و منطقیە نەخێر بۆیە ئێمە ئەڵێن ئەم هەنگاوە ئامانجی تری لە پشتەوەیە ئامانجەکان چی؟ ئامانجەکان ئەوەیە ئەوە لێکدانەوەی بۆ بکەین پەردەپۆشکردنی یا لە بیربردنەوەی حاڵەتی ئەم هەموو کێشەیە ئێستا لە وڵاتی ئێمە دروست بووە و ئەو شێوازە بەڕێوەبردنەیە کە لەلایەن دەسەڵاتدارانی ئەم وڵاتی ئێمەوە کە فەشەلی هێناوە لە بەڕێوەبردنە و دەستی خسۆتە بینە قاغی خەڵک و ژیانی ئەم وڵاتی ئێمە بەڕێوێرانە بردووە ئەمە پەردەپۆشکردنی ئەمەیە تۆ یەیت سیستمێکت هەیە لە 95 ساڵی 92 تۆ حکومڕانیەکەی لە وڵاتە پەرلەمانت هەیە حکوومەتت هەیە ئێمە ئێستا لە ساڵی 2007 واتە 25 ساڵە 25 ساڵە تۆ پرۆسەی سیاسەکەت ئاخر هەنگاوی حکومدارێکت ڕۆژانە 9 سەعات کارەبا کەمتریش لە هەندێک شوێنە دەیمە هاوڵاتیانت 15 سەعاتت خستۆتە سەرمری هاوڵاتی خۆی لە ڕێی مۆلیدە ئەهلەکانە و کارەبا وەرگێ ئەوە پرۆسی ژیانی خەڵک معاش بژێوی خەڵک موچەی خەڵک ئەوە وەزعەتی حتا مەسەلەی دابینکردنی ئاو کە سەرەتایەتری مافی ئینسانە ئێستا ترسەیە لەسەر ئەم وڵاتی ئێمە وڵاتانی چواردەور ئاومان لێ بگرنەوە هاوڵاتی مطمئین نییە هەر ئێستا لە ئەندەقێمە قسە بۆ جەناب دەکەم هاوڵاتی لە هەرێمی کوردستانە خەریکە وەکو ساڵی نەوەتەکان و ساڵی گرانەکە چێ خواردن خەزنگا لە ماڵەوە ئەترسێ زمانی نییە لە پرۆسی سیاسی چکە ئەو شتانە ئەیبیسێتەوە هەمی ترس ناکەن وڵاتی دراوسەکان تەڕەشە لێکەن بەڵێ کەواتە ئەوەی کە بەرەزوت داوانە فەشەلیان هێناوە کەواتە لە حکومڕانێ ئەگەر فەشەلیان هێناوە دەوڵەتیان پێ دروست دەکرێت بەم شێوێ کە لەماوە 25 ساڵە بەڕێزت یعنی دڵێ کارەبامان یاخود بنەماکانی حکومڕانی دروست نەکرا بنەماکانی بەدەوڵەت بوون بەڵێ بنەماکانی حکومڕانی لە وڵاتی ئێمە زۆرن دروست نەبوون جارێ ینی موسسات دەم وڵاتە مەحفوظ نییە ینی چەندێک خۆش بوو ئێمە ئێستا بەداخەوە هێزی پێشمەرگەی کوردستانمان هەیە لەم لا ئەڵێ هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو لا ئەوتری هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەم هێزانەی شەڕیان کردوە دژی داعش ئەڵێن کاکە وەڵا لایەنەکانی تر بەشدارنی لەبەرۆی لەم لا هێزەکانی یەکێتی و هێزەکانی پارتی بەشداریان کردووە کەواتەیە خۆتان ئەترافەکەن ئەم هێزانە هێزی نیشتیمانی نین هێزی خەڵک نین هێزی حیزبین ئێمە هاوارمان نەکردووە لە وڵاتە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی خاوەنی هێزی چەکدار بووین پرۆسەیەک و تەحویلێکی سیاسی لە ژیانی ئەم وڵاتە دروست بوو کە ڕوخانی سەدام حوسێن بوو کە تەبریری هەڵگرتنی چەکی لایەنە سیاسیەکان لە کاتی خۆیان لەمەوە هەڵقوڵا بوو ئێمە وتمان ئەگەر پرۆسەی سیاسی لە وڵاتی ئێمە و ئیش و کاری سیاسی خۆمان و بانگەواز و داوای خۆمان ڕێگە پێدراوە بێت پێویستمان بە چەک نییە چەکدارەکانی خۆمان یا هەمویان سەرپشک کرد و چەکمان دانا حتا ئێمە لە پرۆسەی هاتنی داعش و شەڕی داعشە بەڕەسمی داوامان لە دەسەڵاتدارانی ئەم وڵاتە کرد وتمان کاکە ئێمە خەڵکمان هەیە ئامادەیە دیفاع لە وڵاتە بکە فەرموو بە شێوەیەکی یاسایی نەک حیزبی نەک بیانکەن بە چەکداری کۆمەڵی ئیسلامی بیانکەن بە چەکداری کوردستان بیانکەن بە لەشکری فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان نەک هێزی هەفتا و هەشتا هەفتا لەلایەک و هەشتا لەلایەک تەوزیعی حیزبی بێهێزەکان ئێمەمانێ هێزێکی نیشتیمانی فەرموو ئێمە ئامادەین چەندین کەس ئەو کاتی داواتان کرد کە وەکو کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی فەرمی ئەو چەکدارنی کە ڕابردووەتان لەژێر سای حکوومەت بێت و شەڕی داعش بە ئەوان قبوڵیان نەبوو بەڵێ ئێمە نووسراوی فەرمیمان ئاراستەیەکی کردووە هەم ئاراستەی سەرۆکی هەرێم کە ئەو کاتەی یاسایی بوو و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بوو ئاراستان بەڵێ بە نووسراوی فەرمی نووسراوە کەشمان ئێستا ماوە و ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگەشمان کردەوە وتومانە ئێمە ئامادەین
بە شێوەیەکی یاسایی ئەو خەڵکە تێکۆشەرەی خۆمان کە مێژوویەکی هەیە لە خەبات و تێکۆشان دژی ڕژێمی بەعس و چەندین ساڵ خەباتی شاخی کردووە خیبرەی شەڕ و قیتالی هەیە ئێمە ئامادەین بە شێوەیەکی یاسایی لە وڵاتی خۆمانە چەکداریان کەین بۆ خزمەتی ئەم وڵات و بەرگری لە وڵاتە بەڵام جوابیان نەداینەوە نەک ئەوەی کە بەڕسمی حتا وەڵامی نووسراوەکانیشان نەداینەوە ینی وەڵامیان نەداینەوە بە ئاو بە نەخێر یا بەڵام ئەو داواکاری ئێوە بۆ نەبوو هێزێکی چەکدارتان بۆ دروست نەکرێتەوە نەخێر ئێمە داوامان کرد لە ڕێی سیستمی وەزارەتی پێشمەرگەوە کۆنتڕۆڵی ئەوانیش دابێت بەڵێ لە ژێر کۆنتڕۆلی حکومەتە بەجا ئێمە بینەوەی ئەوان دووبارەکەینەوە ئێمە هیچمان نەکرد ئێمە وتومانە بانگەشە بۆ ئەوەیە لەشکرێکی یەکگرتووی کوردستانی هەبێ ئێمە لەو لەشکرا ئامادەین چەکدارەکانی خۆمان بەڵام بەداخەوە قبوڵیان نەکرد و ئێستاش ئەوە بە ئەفرۆشرێتەوە بە خەڵک کە ئەو لایەنانەی تر بەشداری بۆ ئەگەر ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو فکر وەکو نەهجی خۆمان وەکو ئەو بەرنامە ئیسلامی و سیاسی هەڵمان گرتووە کە لە ناوجەرگەی بیر و باوەڕی ئیسلامی هەڵقڵاوە کە بریتیە لەو فکرە معتەدیلەی کە هەڵمان گرتووە کە بە پێی شەرع ئێمە هاوڵاتیانی خۆمان ئەندامانی خۆمان جەماوەری کوردستان وریا ئەکەینەوە لە هەموو فکرێکی کە تەتەڕوفی تیابێ زیادەڕەوی تیابێ یان شڕڕەوی تیابێ ئێمە دینداریەکی حەقیقی کە لە شەرعەوە وەرمان گرتووە ئەوە بە هاوڵات ئەمە ئێمە بە گەورەترین خزمەت دەزانین و ئەمە وای کردووە ئێمە هاوڵاتیانی کوردستان و گەنجانی ئەم وڵاتە ئێمە پۆل بەر و داعش نەچن ئێمە بووین وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان فکری وەسەتیەتێکی هەڵقڵاوی شریعەتی حەقیقی بە گەنجی کوردستان بین ئەمە گەورەترین خزمەت ئێمە کوردمانە و فەخریشی پێوە لە ڕووی پەروەردەی و کردان ویستان لە ڕووی چەکداری شەوهار خزمەت هەمان بووە کە رەسە خاوەکەمان هەبوو وەکو کۆمەڵی ئیسلامی خەڵکی چەکدارمانە بۆ حەزمان کرد لە ڕێی یاساوە بەڵام بەداخەوە قبوڵ نەکرا بەڵێ سوپاس دەکەم سەبارەت بە مەسەلە ئەو لیژنەی پێکات و ئەنجومەنی باڵای ریفراندۆم ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی بۆچی بێژدار نیم لەم ئەنجومەنە تێبینیتان چییە لەسەر ئەم ئەنجومەنە؟ ئێمە وەکو باسمان کرد هەنگاوەکانی چوون بەرەو ئەم ریفراندۆمە ملاحەزەی جدیمانەیە لەسەری و ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هەموو کاتێک بۆ هەموو لیژنەیەک بۆ هەموو کۆبوونەوەیەک خزمەت بێ بە هەرێمی کوردستان و وڵاتەکەمان ئامادە بین بۆ خزمەت ناکەوە ئێستا بۆ شەرحەکەم بۆچی ئێمە نەچوینەتە ناو ئەم ئەنجومەنەوە ئەو شێواز و ئەو مقدمات و پێشەکیانەی هەبوون بۆ ئەم هەنگاوە ئێمە بە هەڵەیەزانین هەنگاوی یەکەم قسەکردن لەسەر ئەم پرۆسەیە مؤسسەی شەرعی هەڵبژێرا و لەم وڵاتی ئێمە پەرلەمانی کوردستانە بێ پەرلەمان قسە لەسەر پرۆسەیەکان نەک کەسێک حیزبێک چەند حیزبێک نابێت باش ئێستا کامیانە کەسێک ئەم مؤسسەی عەفو ئەم کۆبوونەوەی کە کراوە ئەم کۆبوونەوەی کە کراوە کۆمەڵی حیزب و سەرۆکی حیزبێکی معەیەن کۆی کردوونەتەوە ئەمە مؤسسەی شەرعی بڕیاردەری ئەم قەزیە گەورە نیە لە هەرێمی کوردستانە ئەمە قەناعەتی ئێمەیە ئەبێ ئەسڵەن لایەنە حیزبەکان ئەگەر ئێمەش بچوینایە ئەگەر بزوتەوەی گۆڕانی بچوایە ئەبێ ئەوان پێشنیارکەن بۆ مؤسسە شەرعیەکە پێش نەخۆیان بڕیاری ڕۆژی ریفراندۆمی تا بدرێ هەر ئەوە خۆی بۆ خۆی هەڵی یەکەمە چونکە تۆ ئەو شەرعیەتت لەکوێ هێنا ئەو شەرعیەتت لەکوێ هێنا 25 کردووە بە ڕۆژی ریفراندۆم بە کۆمیسیۆنەڵی تۆ حیزبی و تۆ مؤسساتی شەرعی هەڵبژێرایی حکومیە وڵاتە نیت بۆیە ئەبێ ئەو لایەنە سیاسیانە پێشنیارکەن بۆ مؤسسە شەرعیەکان کە بریتیە لە پەرلەمانی کوردستان بەڵێکەوەتە پێتون ئەو کۆمیتەیە بۆتە بەدیری دامەزراوە شەرعیەکان بەڵێ ئێستا کراوە بە بەدیری پەرلەمانی کوردستانی مە لەگەڵ ئەوە نین و ئەو ئەنجومەنە تەنها بۆی هەیە پێشنیار کە ئەگەر ئەنجومەنێک بێ و ئەگەر بیەوێ پێشنیارەکانی قسەکانی گفتوگۆکانی باشە کە ئیکا گفتوگۆی فعلی بێ ئەبێ مەطبەخێکی سەرەتایی بێ بۆ هەنگاوێک کە دوای شەرعیەتی یاسایی نیە دەبووە لە ڕێی پەرلەمانەوە متمانی پێدرا نەخێر ئەو کۆبوونەوەیە کە ئەنجام درراوە بە مەوسم کۆمیتەکە شەرعیەتی نیە بۆ چوونیەوە شەرعیەتی یاسایی شەرعیەت لە چی وەرەگیرێ بە پێی یاسا وەرەگیرێ ئێمە ئێستا سەرۆکێکی هەرێممان هەیە شەرعیەتی نەماوە یعنی کاک مەسعود کۆبوونەوەی کردووە بە ناوی سەرۆکی هەرێمەوە کێرەمی نابین وەکو کۆمەڵ نەخێرە مەزوو ئەعلانمان کردووە ئێمە کاک مەسعود ئێستا سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکی یەکێک حیزبێکە لە هەرێمی کوردستانە کە دەنگی یەکەمی هێناوە وەکو حیزبێک ئەم وەکو سەرۆکی حیزب ئەو خەڵکەی تریشی کۆکرێتەوە وەکو سەرۆکی حیزب ئەمانە مؤسسەی بەدیلی پەرلەمانی کوردستان نین ئەمانە مؤسسە نین ئەمانە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان
وەکو باسم کرد ئێمەش بچین هەروایە ئەوە نیە ئێمە لێنی وایان پێڵین ئەبێ ئەو کۆبوونەوەی لایەنە سیاسیانە مەطبەخێ بێ ئەمە غورفەیە بێ بەتەواویکەم غورفەیە بێ بۆ گفتوگۆ بۆ دیراسە بۆ لێکۆڵینەوەی بابەتی سیاسی هەرێمی کوردستان و پێشنیارەکان بن بە موسساتی شەرعی ئەم وڵاتە بۆ جێبەجێکردنی. سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە دوای ناوبڕکە دەگەرم بۆ لای بەڕستان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵ مامێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 070 955 7650 070 955 7660. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان ماوەسە بەر لەوەی کە بچینە سەرەوەی کە داواتان کردووە هەڵبژاردن و ڕیفراندۆم بێکەوە ئەنجام درێت سەبارەت بەو کۆمیتەی کە پێکاتوە لەو کۆبوونەوانش پێشتر باز دووە کە لەبەرەی کوردستانی مەسەلەی ڤیتۆ هەبوو لەم کۆبوونەوەدا حیزبەکان مافی ڤیتۆیان هەیە لەم کۆمیتێ و لەو کۆبوونە حەوت حوزەیرانیش من نازانم من تەوان لەم کۆبوونەوانە ئێمە لەوێ نەبووین بەڵام بەداخەوە یعنی ئەو کۆبوونەوانە لەوە ئەچێ ینی ئەو لایەنانە بیر و بۆچوونی خۆیان باس کرده بێ لەوێ لەو کۆبنەوەانە بەڵام ئەو ئەنجامانە کە لە کۆبنەوەکان دەرچوون ینی وەکو باسمان کرد دەرەنجامێکی یاسایی نین و دەرەنجامێکن هەڵقوڵاوی کۆمەڵە بڕیاری پێشوەختی لایەنێکی دیاریکراون دیاش ئێستانی ئەو ڕیفراندۆمی هەموو خەڵگەنی هەموو حیزبەکانی بەس لایەنێکە کە پێشتر بڕیاری داوە ئێمە قەناعەتمان وایە هەموو قەزەیەک لە هەرێمی کوردستانە
بە زۆرینە و کەمینەیەک لاوێتەوە واتە بە 50 زایدێک ئەم قەزەیە ناوێ واسیر کرێ ئەم قەزەیە بە ئیجماعێکی نیشتیمانی لەسەر بێ کۆدەنگی نیشتیمانی لەسەر ئەم قەزەیە هەبێ حتا نەک لایەنە سیاسیە کانی کە زۆرینەی دەنگیانێنەوە لایەنەکانی تریش و حتا پێکهاتەکانی ناو هەرێمی کوردستان کە کەمینەکانن واتە تورکمانەکان مەسیحیەکان ئەوانەی لەگەڵ وانەژین کاکەیەکان هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستان لەم بەسەلا بێ ڕیان وەربژگیرێ و بەڕاستی ڕیان بە ئێعتیباری وەدامرێت چونکە خۆش نییە تۆ بی ڕاپرسی بکەی بۆ سەر بەخۆی بۆ وڵاتەکەی خۆت لە 150 نەیەنێ ئەمە عیبەیە یعنی تۆ داوای سەربەخۆی یەکەی لە جنوبی سوودانە ئیسفتا کرا دوای ئەوەی ئەم وڵاتە لەگەڵ متحیدە بە ئیشرافی ئەوان و لەگەڵ وڵاتی مرکزی سوودانە کەوتە گفتوگۆ دوای ڕەزامەندی کە ئیسفتایان کرد لە 1990 خەڵکی باشووری سوودان وتیانێ بە سەربەخۆیمانەوێت ئەمە ئیسفتایە و ئەمە شتێکی تەرەف و باوەڕ پێکراوە بێ لە هەموو دنیا بەڵام تۆ ئێستا بێ ترست لەوە دەبێ هاوڵاتیان هەرچە دەنگ بە ئەمە خەتەر نییە دەتەوەیەکتەکان سەرپرشتنیاکە ئەمە دەتەوەیەکردەکانە لەگەڵان نیە ناتۆتە سەرقە دەڵێ ماگامە لە پرۆسی شیوانیەوە بە ڕسمی ناناسین و پاشان گوێ لە هەر وڵاتێکە گری کە خۆیان بە دۆستی ئەمەش ناسانووە هاوکاریان کردوین لە شەڕی داعش تعاملی سیاسیمان لەگەڵەکەن قونسوڵیان هەیە لە هەولێر ئەمانە ژەڵێن ئێمە لەگەڵ یەک پارچەی خاکی عێراقینی باشە قەینا کام زمینە سازیە هەیە تۆ ئێستا دڵی ئەم کام کواشتێکی مەلموس بۆ ئەم خەڵکە بۆ ئەم لایەنە سیاسیانە ئایا لەو کۆبوونەوەیە شتێ خراوەتە سەرمێزی گفتوگۆ دانیشتنی ئەو لایەنانە کە ئەو خەڵکە قەناعەتی کردبێ بالفعل هەنگاوراوە بۆم قەزەیە و ئامادەسازی هەیە و باشترین بەڵگەشت بۆی کە نییە ئامادەسازیانە نە لە ناوخۆ دیارە نییە نەکراوە لە دەرەوەش بە پەلا لیژنەیەک لەو ئەنجومەنە چۆتە دەرەوە بۆ ئەوەی بچێت ئێستا لەم زەمینە کە ڕۆژی ڕفراندۆم دیاری کراوە بە حسابی ئەو حیزبە سیاسیانە ئێستا بڕات قەناعەت بۆ وڵاتانە بکە و لە وڵاتانی ئەوروپیەوە دەست پێ بکە و پاشان وڵاتانی تر بۆ ئەوەی تژاتی ئەم ڕفراندۆمە نەکەن ئەمە دلیلی ئەوەیە زەمینە سازی نەکراوە بەڵام ئەگەر قەناعەت بنا خۆ نەکرێ بەوە چوونی دەتوانێت قەناعەت بەدەرەوە بکرێت نەخێر هەنگاوی یەکەم ناوخۆی خۆمانە هەنگاوی یەکەم ئەبێ قەناعەت بە هاوڵاتیانی خۆمان بێنین بە هەموو لایەنە سیاسیەکان بێنین کە ئەم پرۆسەیە لە خزمەتی وڵاتەیە و ئەم پرۆسەیە بەڕاستی ترس و دڵە ڕاوچێ لای خەڵک دروست نەکات و ئێمە تەتمیناتێک دڵتەمینیە بین بە وڵاتانی شواردەوری خۆمانە مە بۆ جایەتی کەس نییە وڵاتێکی وەکو عێراق کە ئێمە تا ئێستا سەر ببین و پەرلەمانتارەکانمان لە باغان ئەم وڵاتە تا ئێستا نازانێت لەم پرۆسەی ئێمە حتا پێش وڵاتە ئەوروپیەکانە بۆیە وەفدی ڕسمی ئەم وڵاتەی ئێمە بچوە بۆ بەغا و قسەی لەسەر پرۆسی لەگەڵ بەغا بکرای لە ڕێی نەک حیزبەوە لە ڕێی فراکسیۆنەکان و نوێنەرمان لەگەڵ حکوومەتی عێراق زۆر باشە سەبارەت بە مەسەلەی کەوە داواتان کردووە کە ڕیفراندۆم و هەڵبژاردن بەیەکەوە بکرێت بۆچی ئێمە ئەم پرۆسەیە یەکەم وتمان سەرنجی جدیمان هەیە دوای چارەسەری ئەم سەرنجانە و دوای ئەوەی پەرلەمانی کوردستان ئاسایی بۆ بارودۆخی پەرلەمان کەوتەوە سەرسکەی خۆی و دەستی کردەوە بە دەرکردنی یاسا و مؤسسات و حکوومەت چووە سەرسکەی خۆی ئێمە قەناعەتمان وایە زەمینە سازی و هەنگاوەکان لێوە دەستپێکە واتە بەخەپچکە هەنگاوی یەکەم ئێمە ئاساییکردنەوەی وەزعی هەرێمی کوردستانە ئەمە قسەی یەکەمانە دوای ئەوە دوای ئاساییکردنەوەی وەزعی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و حکوومەت پاشان ئینجا دێنە سەر پرۆسەکان پرۆسەی چیمان هەیە دوو پرۆسەمان هەیە باسی لێوەکرە پرۆسەی هەڵبژاردنەکان پرۆسی ڕفراندۆم پێشخستنی پرۆسەی ڕفراندۆم بەبێ ئەو زەمینە سازیەی باسمان کرد بەبێ ئەو هەنگاوە سەرەتایانەی باسمان کرد شتێکی زۆر نامەنتەقیە و هیچ دەرەنجامێکی زۆر باشە دڵخۆش بەڵام سەبارەت بووی کە داواتان کردیان بەیەکەوە یان دوا بخرێت ئێوە کە داوای یاسای دەکەن لە پەرلەمان بۆ مەسەلەی ڕیفراندۆم دەرچێت پێتان وایە ئیشکالیەوە شەیە کێ ئیمزای بکات وەکو سەرۆکیێرێ بەڵێ ئێمە تەبەن ئێستا قسە هەیە لەسەرەوەی کە داوا ئەکرێ پەرلەمان ئاسایی بکرێتەوە یاسایەک بۆ ئەم ڕیفراندۆمە دەرکە دیسان لێرە کۆمەڵێک بربەسی تر دێتە بەردەممان چونکە ئێستا پەرلەمانی کوردستان یاسا دەربکات بەپێی ئەو یاسایە و بەپێی ئەو بنەما یاسانەی کە هەیەی ئەبێ لەلایەن سەرۆکی هەرێمی ئەم وڵاتەوە ئیمزاکرێت کە سەرۆکی هەرێمی نییە ئەم وڵاتە بە شێوەی یاسایی کەواتە لێرە شادیسان گرفتان بۆ دروستە بێتەوە بۆیە ئەبێ پەرلەمان خۆی کۆبێتەوە بە شێوەیەکی ئاسایی بەبێ ئەوەی تۆ بێیت ئەم پەرلەمانە تەلقینکەی نابێ پەرلەمان ئاساییکەیتەوە بە میزاجی خۆت و هەموو شتێکی بۆ دانیت و تەلقینێکی بڕۆ بڵێ کۆبەرەوە ئاوا بکە ئەوە نابێ ئەبێ پەرلەمان بێت تەلقین نازانم من ئەڵێم ئەبێ پەرلەمان ئاسایی بکرێتەوە بە شێوەیەکی ئاسایی بەبێ هیچ فشار و تەلقینکردنێک خۆی کۆبێتەوە دانیشێ
بەپێی ئەو نەما یاسانە هەیەی بەپێی پێڕەوی ناخۆی خۆی بەپێی یاسا کارپێکراوەکانی خۆی دانیشی قسە لەسەرم پرسە بکە و ئێمە بۆ ئەڵین هەڵبژاردننیش و ڕێفراندۆمیش بێکەوە هەڵبژاردن پرۆسەیەکە لا مەحالە لە وڵاتە ئێمە چونکە زۆر نەگونجاوە زۆر ناشرینە بۆ ئێستای هەرێمی کوردستان ئێمە 6/11 پەرلەمانی ئێستای هەرێمی کوردستان لە کارەکەوێ ماوەی یاسایی تەواوە بێ هیچمان نامێن لە وڵاتە هیچمان نامێنێ ئەوە سەرۆکی هەرێم بەو شێوەیە ئەوە پەرلەمانیشی بێتە سەر حکوومەتەکەش نیوەی دەرکراوە نیوەی ماوە تۆ بێ کاربڕێکرد کەسی بەسەر ئەمە هەر ینی بەڕاستی وەزێکمان بۆ دروستە بێ نزیکە بینەوە لە فەوزا نزیکە بینەوە لە بێسەروبێرێکی گەورە لە وڵاتە بۆیە ئەبێ بە پەلە دوای ئاسایی بوونەوە پەرلەمان لەسەر ئەم پرسە قسەکە و یەکەمین هەنگاوێ یەکەم پرۆسێک کە ئەبێ بڕیاری لەسەر بە کە بەداخەوە کە ئەمەش ئەسەفێکی ترە یعازەدرێ بە کۆمسیۆن کە ڕێفراندۆم لە 25 نواب بکە بەڵام میعازی پێ نادرێت پرۆسە شەرعی یاسایەکە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 6/11 بکرێ ئەمە جێگەی دوا بخرێم هەڵبژاردنە پێ ئەچێ ینی پێ ئەچێ ئەم ئامادەسازیانەی ئێمە باسیەکەین ئیشی بۆ نەکرێ و کاری بۆ نەکرێت و بە پەلە وەزی هەرێمی کوردستان ئاسایی نەکرێتەوە پەرلەمانی کوردستان ئەکەوێتە بۆشاییەک و فەراغێکی یاسایی بەڵێ زۆر باش بەس سەبەت بەکارەکردنەوەی پەرلەمان هیچ پێشنازێکی تازە هەیە هەندێک لە میدیاکانی بوونە پارتێکی دەسەڵاتدار باز دەوکە کە پێشنازی تازەترەوەیە کە پەرلەمان بەسی سەرۆکاتی ئێستا کارا بکرێتەوە بەڵام بە مەرجێک سەرۆکاتی حکوومەت سەرۆکاتی پەرلەمان و حکوم بڵێن هەرێمیش ماوەکان بۆ درێژ بکرێتەوە هیچ پێشنیارێکی فەرمی تا ئێستا ئێمە وەکو کۆمەڵی سایم پێمان نەگەیشتووە و نەمان بیستووە شتی علامی زۆرە وترێ بەڵام پێشنیارێکی فەرمی و قسەیەکی فەرمی لێوان لایەنە سیاسیەکان لەسەر ئەم پرسە تا ئێستا نییە ئەنواعی قسە ئەکرێ باسەکرێ بەڵام ئەوەی کە بە شێوەیەکی فەرمی باز لەوە بکرێت کە ئالێتێکی دیاریکراو هەبێ بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی پەرلەمان تا ئێستا ئێمە نەمان بیستووە بەڵام ئەوەمان بیستووە نێتێکەیە هەنگاوێک هەیە بۆ ئەوەی وەزعی بارودۆخی پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە ئەمە شتێکی دڵخۆشکەرە وەکو باسمان کرد بەبێت تەلقین ئاساییکردنەوە بە معنای ئاساییکردنەوە واتە دەستپێکردنەوە لەو نقطەی کە وەستاوە کام نقطەیە ئەو نقطەی واتە لە 12 ئۆکتۆبەر کە پەرلەمان داخرا لەو ڕۆژەوە لەو نقطەوە پەرلەمان دەستکاتەوە ئیشەکانی خۆی بەبێ ئەوەی هیچ تداخلێک ئەنجدایەکی دیاریکراوی پێ بدرێت ئەبێ ئاوا ئاسایی بکرێتەوە کە ئاسایش بۆ وەزی پەرلەمانی کوردستان ئێمە بەڕاستی دەواازەیەکمان بۆ کرێتەوە چکە پەرلەمان موسسەی شەرعیە لە وڵاتە دەواازەیەکمان بۆ کرێتەوە بۆ قسەکردن لەسەر بابەتەکانی تر کە لە هەمویان گرنگتر وەکو باسم کرد مەسلەی هەڵبژاردنەکانە و قسەکردنە لەسەر ئەو فەراغی کە ئێستا سەرۆکی هەرێم لە وڵاتی ئێمە کەوتۆتە بۆشایی یاساییەوە و قسەکردن پاشان لە ڕفراندۆمیش کە ئەویش وەکو باسم کرد قەزەیەکی بەڵام پەرلەمان لە سریاسی سەرۆکایەتی هەرێم پەکرا پێ دوایە دەتوانین جارێکی دەست بەەوە مەسلەی بباتەوە ئێمە ئەبێ بۆی ئەڵین ئاساییکردنەوە ئەبێ هەموو کەسێک هەر هەڵەیەکی کردووە لە ڕابردووە دان بە هەڵی خۆیان بنێ پەرلەمان داخستنی پەرلەمان و وەسەسەی شەرعی وڵاتە هەڵەیە و ئەو لایەنەی دایخستووە خۆشی اعترافەکە هەڵەیەکە و کراوە بۆیە بێ چارەسەریکەین خۆ عیب نییە ماگەر هەڵەیەکمان کردی بێ وەکو لایەنە سیاسیەکان دان بە هەڵی خۆمانە بەڵکو فەزیلەتیشە زۆر باشە گەورەیە ئەمڕۆ کە وەفدی بەشێک لە لایەنە سیاسیەکان لە پەرلەمانی ئەوروپا لە پەرلەمانی ئەوروپا وەکو کۆمیتەی ڕیفراندۆم ئەگەر بەڕێزت گریمان ئەندامی ئەو شان دەبوایت و پرسیاریان لێکرد بە پەرلەمانەکەتان چۆنە و چڕۆڵێکی چ وەڵامێکت دەبوو لەوێ وەڵامەکە دیارە پەرلەمانی کوردستان ماوەی 2 ساڵ لە کار خراوە هیچ مەهامێک و ئەرکێکی خۆی نابینێت هیچ تەبریرێکیش نییە هیچ تەبریرێکی قانونی یاسایی منطقی کە ئەمە بسەلمێنێت کە بالفعل داخستنی ئەم پەرلەمانە ئەم دامەزراوە شەرعیە تەبریرێکی وا بەهێز هەبووە بۆ داخستنی کەوتونەتە حاڵەتێکی تاری وا گەورەوە کە لە حاڵەتی ئەستەن حکووماتی دنیا کە ئەوکەونە زۆر حاڵەتی زۆر کت و پڕونە ئاساییشەوە پەرلەماندا ناخەن پەرلەمان چکە موسسەیەکی وەحیدە کە تۆ بۆی بگەڕێتەوە کە سەرۆکی هەرێم شەرعیەتی نەمێنێ لە وڵاتی یا لە سەرۆکی وڵاتان ڕئیسی پەرلەمانە چێتە جێی حکوومەت لە کار بکەوێت لە وڵاتانە ئیستیقالە بە پەرلەمان بە پەلەکەوە بێتەوە حکوومەتێکی تر تەشکیلەکە ئەی تۆ خۆی پەرلەمان خۆی لە کار بخەی تەواو ینی تۆ ئێستا ئێمە فەراغێکی یاسایی سەرۆکی هەرێممانەیە پەرلەمانیشمان نێ بۆی بگەڕێنەوە
ئەسڵەن ئێمە کۆمەڵە گرفتی زۆر گەورەمان بۆ دروست بووە کە بیر لەمە کە زۆر بەشی دێ بەبیری لێ بکەن ئێمە کۆمسیۆنێکمانەیە کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژارنەکان هەڵبژارنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستانە ئەمە سەر بە پەرلەمانی کوردستانە ئەم کۆمسیۆنە ئێستا بۆ هەر پرۆسەیەک کە یێتە پێشەوە مەرجعیەتی پەرلەمانە پەرلەمانیش نییە باش ئەم کۆمسیۆنە مشکلی بۆ دروست بێ چۆن مشکلی بۆ حەلەکەی بە شێوەیەکی یاسایی باش یەکێک لەم ئەندامانەی کۆمسیارانی هەرێمی کوردستان وەفاتەکە ئینشاڵڵا کەسیان وەفات ناکات ئەگەر وەفات چۆن جێکەی پڕەکەیتەوە کە بێ مستاق شەرعیەتی ئەوەن کۆمسیارە پەرلەمان پێی بدا بەڵ زۆر باشە بەس ماوەیەکی زۆر کێشەکە لەسەر دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بوو ینی مەترسی چییە کە ینی ئەم دەستێ بەم شێوەیەک پەرلەمان بەدەستی ئێستا کارا بکرێتەوە ینی و مەترسیانە چین کە ئەو دەستەیە دروستی دەکات لەسەر کوردستان کە لەسەرەوە پەکی کەوتو پەرلەمان ئێمە قەناعەتمان وایە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان گرفتی نەبووە گرفتی سیاسی بووە گرفتی لایەنە سیاسیەکان بووە تێگەیشتنی لە هەندێک لایەنی سیاسی بووە بۆ پەرلەمان تەسەوری وابووە بێ پەرلەمان بە ڕەوتی بیرکردنەوەی ئەو بیرکاتەوە و پێی وابووە پەرلەمان ئەبێت چی پێوترا ئەوە جێبەجێکە دەستەیەکی سەرۆکایەتی پەرلەمان بووە ئیشی خۆیان کردووە بە پێی یاسا و ئەنزیمە و یاسا کارپێکراوەکانی پەرلەمان و پەیڕێوی ناخۆی پەرلەمانکاری خۆیان کردووە ئێستش ئەو دەستۆی سەرۆکایەتیە هەموو لایەک ئازاد بێ چ گرفتێکی یاسایی کە ئەندامێکی ئەمەتیایە کە سکرتێری پەرلەمان و کۆمەڵی ئیسلامی کوردستانە هەرچ گرفتێکی یاسایی قانونی لەسەر ئەم دەستەی سەرۆکایەتیە هەیە بیخەنە ڕوو بڵێن ئەم هەنگاوە نایاسایەنەی داوە پەرلەمانی کوردستان بۆیە شایانی ئەوە نین درێژە بەکارەکانی خۆیان من ئەمە هیچ شتێ نابینی لەو ڕۆ هیچ شتێکی وە نابینین بەڵکو وەکو باسمان کرد ئەگەر لایەنێکی معەیەن گرگلەی هەبێت لە سەرۆکایەتی پەرلەمان کە کارەکانی ڕای کردووە تێڕوانین ئێوە بووە بێ بەو ئیتیجاها ئیش بکە یاسا دەرکا کاری خۆی ڕێخا کە ئەو بیری لێکاتەوە ئەمەش نابێت تۆ بۆیە نەخێر نابێت ئەگەر لایەنێکی سیاسی چکە با ئەومان لێ تێک نەچێ یا ئەوە واسەیر نەکەین بڵێن ئەو شتێکی ناساییە زۆر تەبیعیە لایەنە سیاسیەکان بۆ هەر پرۆسەیەکی سیاسی بۆ هەر بیر و بۆچوونێک کە ئەیانەوێت قسەی لێ بکەن حتا ئێمە لایەنە سیاسیەکان بە ئیتیفاقی سیاسی چوینەتە پەرلەمان و تەوزیعی مەقاعیدی پەرلەمان و ڕیاسەتی پەرلەمانمان کردو حتا لیژنەکانیش هەر بە ئیتیفاقی سیاسی حکوومەتمان دروست کردووە ئەتوانین لایەنە سیاسیەکان گرفتێکمانەیە خۆمان ڕێکەوین پێشتر دوایی بڵێن بەو شێوەیە کە ئیتفاقی بیدەین بە پەرلەمان بڵێن ئەم شێوە بیرکردنەوەمان هەیە ئێوە ژوکو لە وەکو مؤسسەی شەرعی جێبەجێ سپاسم کاتمان کەمەوە سەبارەت بەوەی کە ئێوە ئەمڕۆ داواشتان کردبوو کە کۆتایی بە پاشەکەوتی موچە بێنرێت ئەو زانێرێتان هەیە کە داهاتی کوردستان لە موچەی خەڵکی کوردستان زۆرترە بۆیە ئەم داوایتان کردووە ئێمە بۆ ئەم بابەتەمان هێناوەتە پێشەوە یعنی بەڕاستی ئەم مەسەلەی موچەیە بژێوی ژیانی خەڵک تەسیری لە ژیانی تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە جارە خودی سیستمی پاشەکەوت سیستمێکی نایاساییە هیچ قانونێک هیچ یاسایەک لە هەرێمی کوردستانە پشگیری ئەم زۆڵمیشەوە بەڵێ زۆڵمێکی گەورەی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کراوە و بەڕاستی بەڕێڕەوی خۆی یاسایی خۆیان تێنەپەڕیوە کە ئەبوایە پەرلەمانی کوردستان قسەی لەم پرۆسەیە کردایە بۆیە ئێمە وتومانە ئەمە هەنگاوی یەکەم بۆ هەر چاکسازیەک لە وڵاتە بیکەین و هەوڵاتیانی کۆمەڵگەشتر لە موچە بۆیە داواتان بەڵێ ئێمە قەناعەتمان وایە ئەو هەنگاوەنراوە و ئێستاش بودجێ هەرێمی کوردستان لە ئاسیە وایە موچەی هەموو فەرمانبەران بە کاملی تیا بدەن بەڵێ دوپرسیام سەر لایەنە ئیسلامیەکان زۆر بە کورتی دوێنێوە لەگەڵ لایەنە ئیسلامیەکانی شکۆبوونەوە چەند گاوێکتان نا بۆ داهاتوو بەڵێ ئێمە وەکو لایەنە سیاسیەکان ئەو لیژنەی باڵای کاری هاوبەشمان هەیە لە هەرێمی کوردستانە کە ئەمە سێ لایەنی ئیسلامیمان هەیە و لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کە کاری ئیسلامیەکەن و کاری بانگەوازی ئیسلامیەکەن هەمومان بەیەکەوە مؤسسەیەکمان دروست کردووە لیژنەیەکی باڵامان دروست کردووە بۆ خزمەتکردنی پرۆژەی ئیسلامی ئەمە ئێمە بەردەوامی لە گفتوگۆکانمان و ئەم کارانە بەردەوامی پێدەین بۆ خزمەتکردنی پرۆژەی ئیسلامیمان و ئەمە آخر کۆبنەوەش کە دوێنێ کردومانە بەردەوامە لەسەر ئەو هەنگاوانە و ئێمە دیدارێکی باڵامان کرد کە کەسایەتە باڵاکانی کاری ئیسلامیتیا کۆبوونەوە بیر و بۆچوونی خۆیان لەم ڕۆخستەت و ڕوو ئێمە ئەم دیراسی ئەم بیر و بۆچوونانەمان کردووە ئەمانە پرۆژە و هەنگاون بۆ کاری گەورەتر و هەنگاوی هاوبەشی زیاتری نێوان لای ئیسلامی زۆر سپاس بۆ بەڕێز ماوەستان و دەستەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ